هەرچەندە شارە زوور ناوچەیەکی سەرەکیە لە بەرهەمهێنانی بەروبوومەدانەوێڵەییەکان لە هەرێمی کوردستان و تەنانەت لەسەر ئاستی ناوچەکەش، بەڵام تا ئێستا سایلۆیەک بۆ وەرگرتنی بەروبوومی جووتیاران لە سنوورەکەدا دروست نەکراوە. بەهۆی زۆری بەرهەم و کەمی خواست لەلایەن هاوڵاتیان و لە هەمان کاتدا بێباکی حکومت لە بەروبوومی خۆماڵی، لە ئێستادا جووتیاران ناچار بوون بەروبوومەدانەوێڵەیەکانیان لەسەر شەقامە گشتیەکان ڕۆبکەن. بەم هۆیەشەوە سیمایەکی ناشارستانی بە شارەکە داوە و جووتیاران داواکارن حکومت بیر لە دروستکردنی سایلۆیەکی تایبەت بکاتەوە. ئەوەتە ئێمە بۆ تقریبان 20 ڕۆژە بێم گەلمانمانە هەڵڕێژاوە لەسەر ئەم جادە، ڕۆژی وڵات تێتە سەری، ڕۆژی حیوانێتە سەری. ئەگەر دزیش بیوایە ئەمە پێی نازانین، ناچار بووین حرەسی بۆ بگرین شەوانە ڕۆژانە. ئەوەتە خۆتان بە چای خۆتان بیبینن لەم سەر بۆ سەر سیمای شارەکەشمان ناشرین کردووە. یعنی ئەمە جێگای گەنم نییە ڕاستی، ئەمە جێگا ڕێگاوبانی یەکەم جادەقیرەکەی سیارەیە، شۆستەکەژی ئینسانەکانە پێیا بگەڕێن. ئێمە ئەوەتە بە چای خۆتان بیبین و تەسویریکەن بزانە ئێمە لە کوێڵمان ڕێژاوە. بەڕاستی حکومەتدارێتی ئاوا ناکرێت. ئەم ساڵ ئەوەنە ئاوەکە کەمە، ینی یەکسەر ئەوان جواب بەڕێوبەری ناحی وارماوە ڕایدەگەیەنێت ڕێگای نوێی وارماوە دەربەندیخان بەهۆی ڕۆکردنی گەرمەوە ئاستەنگی بۆیان دروست کردووە و ئەگەر بێت و جووتیاران بەرهەمەکانیان لانەبن، ئەوە لایەنی جێبەجێکاری پرۆژەکە ناتوانێت دەست بەکارکردن لە ڕێگاکە بکاتەوە. وتیشی بڕی 500 ملیۆن دینار بۆ دروستکردنی سایلۆ لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بۆ شارەکەیان دەرچووە و بڕیارە لە ئایندەدا دروستکردنی سایلۆ بچێتە بواری جێبەجێکردنەوە. موافقەی بۆ کراوە و گوژمەکەی ئەوەندەی معلومات هەبێ قەدەری وابزانم 500 ملیۆنێکە بێ کە ئەکەوێتە ناو خودی سنتەری قەزای شارە زوورەوە و لەم ڕێگەیەوە جووتیاران نەتوان سوودێکی باش لەو سایلۆ وەربگرن، بەرهەمەکانیان لەوێ ساغ بکەنەوە و کاتێکی زۆریان بۆ بگەڕێتەوە و کولفەیەکی زۆری مادیان بۆ بگرێتەوە. لە بەرەوە لە ڕابردووە گەنمەکانیان بردووە لە قەزای سێ سادق و لە پیرەمەگرون لە سلێمانی و لەو شوێنانە تەسلیمان کردووە، کرێیەکی زۆریان لەسەر کەوتووە بەهۆی ئەو بار هەڵگران و کە بۆیان گواستونەتەوە. ئەمجارە ئینشاڵڵا ئەو گرفتە چارەسەر بەهۆی نەبوونی سایلۆ جووتیارانی قەزای شارە زوور بە ناچاری بەرهەمەکانیان ڕەوانی سایلۆکانی سەی سادق و پیرەمەگرون دەکەن، بەڵام بەهۆی لۆدی زۆر لەسەر ئەو سایلۆوانە جووتیاران ناچارن چەندین مانگ لە چاوەڕوانیدا بمێننەوە و بە ناچاری هەڕشتنی بەرهەمەکانیان بە باشترین بڕیار دەزانن تا ئەوەی هیچ هێرچوویەکیان بەهۆی کرێی ئۆتۆمبیلەوە نێتە سەر. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.